ئێستا باسی ئایدای نەتەوە دەکەین کە چۆن لە کۆمەلگای ئەخلاقیا بەرجەستە دەبێت. لەوانەیە پێشوو باسی ئەومان کرد کە تاکی ئەخلاقی هەرسو کەوت و پەیوەندیەکانی و ئەو یاسایە ئەو سیستەمەی کە پەیوەندیەکانی ڕێکدەخا لەگەڵ تاکەکانی ترە لەکوێوە بەدەستی دێنێ. طبعاً ئێمە باسی نەتەوە دەکەین، نەتەوە کۆمەلگایەکە. کۆمەلگاش دەبێت سیستەمێک دەبێت بۆ پەیوەندی تاکەکانی وە تاکی نەتەوەیی وەکو پێشتری ئاماژەمان پێدا هەموو تاکێک نییە. تاکی خێڵێکی جیاوازە لە تاکێکی نەتەوەیی، تاکێکی پیشەیی کە لەگەڵ کۆمەڵە مرۆڤی ترا پێکەوە ئیش دەکەن لە شوێنە گەمانە پەیوەندیەکەیان جیاوازەوە، سیستەمی پەیوەندیەکەشیان جیاوازە. و لێرە کە من دەڵێم ئەمە ئایدیای نەتەوەیە کە بەرجەستە دەبێت لە کۆمەلگای ئەخلاقیە، دەبێت لە یەک کاتێک بەڵگەکاری بۆ ئەمە دەکەم دەبێەوە ساخکەمەوە کە لە مەملەکەتی خودای لای بنی تزە دەبێت مۆنادە ئەو هەڵگریە و سیستەمە بێ و دەبێت کۆمەڵە خاصیت هەیە و خاصیتانە تایە هەبن وەکو لە یاساکەی کە پێشتر باسمان کرد. یاساکە سابتە، بەڵام ئەوەی کە یاساکە دەیخاتە ناو پەیوەندیەوە بەرەبەرە لە شتێکی نادیارەوە بەرجەستە دەبێت و دەردەکەوێت. دەبێت ئەو سیستەمەش ئەمان سیستەم بێ و ئەمان بنەمای هەبێ، یانی لە ئەمان سەرچاوەوە هاتبێ کە پەیوەندی ئەم تاکانە ڕێگەخات. ئێستا باسی ئەومان کرد کە مۆنادەی لای بنیتس لەگەڵ تاکە کەسی ئاکاری لای کانت هەر لە ئەساسەوە یەکن، لەوێوە کە نەتاکە کەسی ئاکاری هیچ شتێک لە دەرەوەی خۆی وەردەگرێ و نا هیچ شتێکیش دەدا بە دەرەوەی خۆی وەکو فرمان. ینی فرمانە ئەخلاقیەکان تاکە فرمانێکن کە ئێمە لە دەرەوە وەریان ناگرین. ئەو فرمانە معقولانن کە لە ناو عالەمی معقولات هەیە، نەک لە ناو عالەمی فیزیکی. یعنی کەواتە لە ناو تاکە کەسی ئەخلاقیە ئەوەی حکم دەکا ئەوەیە کە لە ناو خۆیە هەیە، ئەو عالەمی معقولاتەکەی ناو خۆیەتی، وەکو چۆن لە مۆنادەشە هەر بە ئامان شێوە بوو. ئێستا زیاتر ئەو دەدەم لە کردەی ئەخلاقی تاکێکی ناو کۆمەلگای ئامانجەکانی کانت ئەم کردە ئەخلاقیە چۆنەوە چۆن جایکەینەوە لە شتەکانی لە کردەیەکی تر کە لە هەمان سەرچاوەی نەگرتووە. تامان بەپی ئەمەش ئێمە دەتوانین چی بکەین؟ دەتوانین کۆبوونەوە مرۆییەکان جاکەینەوە، ینی مرۆڤەکان لە شوێنێکا کۆ دەبنەوە لە پەیوەندیان لەگەڵیەکە ئەمانە لەسەر چه ئەساسێک کۆبوونەتەوە و فلانە مەجموعە لە مرۆڤی تر لەسەر چه ئەساسێک کۆبوونەتەوە. ینی بەپی ئەو بنەمایی کە کۆبوونەوەکەی لەسەر ئەنجام دەدرێەوە و گروپێک دێنێتە ئاراوە، کۆمەلگایەک دێنێتە ئاراوە، پێ ئەو سیستەمەی کە ئەم پەیوەندی ئەم دانانە ڕێکدەخا ئەم تاکە کەسانە کۆمەلگاکانیش دەگۆڕێن و ئەم کۆمەلگایە کە سیستەمەکەی ئاوایە و بنەماکەی ئاوایە، ئەمان کۆمەلگانیە کە سیستەمەکەی ئاوایە و بنەماکەی ئاوایە. تەمان کانت نایە ئەو کۆمەلگایە نەجیاکاتەوە. کانت زیاتر تەرکیز دەخاتە سەر کردەی ئەخلاقی و سەرچاوەی کردەی ئەخلاقی و بنەمای ئەم کردەیە و فرمانە ئەخلاقیەکان لەکوێوە دێن. بەڵام ئێمە خۆمان دەتوانین لە ڕێگەی ئەمەوە دەرک بەوە بکەین کە ئەو کۆمەلگایەش کە ئەم جۆرە لە تاکتیایە هەیە و سەرچاوەی کردە و هەرسو کەوتەکانی و جۆری پەیوەندیەکەی کە لەوێ سەرچاوە دەگرێ هەمان ئەو سیستەمە دەرک پێ دەکەین کە لە مەملەکەتی خوا هەیە بۆ پەیوەندی مۆنادەکان و بۆ هەرسو کەوتی مۆنادەکان. لەمانەیە شتێک هەڵدەدەم ڕوونکەمەوە. کانت لە بەشێک لە کتێبەکەیە هەڵدەدا ئەمە ڕوونکاتەوە، ئەویش جیاوازی نێوان فرمانە ئەخلاقیە مەرجدارەکانە لەگەڵ فرمانە ئەخلاقیە بێمەرجەکان، یعنی ڕەهاکان. جا طبعا ئەم دەڵێت فرمانی ئەخلاقی، لەلایەکی تیشەوە دەڵێت دەبێت ڕەها بێت. لێرە مەبەستی لە فرمانی ئەخلاقی
فرمانی ئەخلاقی نییە مەبەستی لە هەرسوکەوتە ینی هەرسوکەوتی ڕاهای مرۆڤێ لە کردەیەەکە لەگەڵ هەرسوکەوتی مەرجاری مرۆڤێک لە کردەیەەکە تامان دواتر ئەوەی ئەخلاقی دەبێتە ئەوەی کە ڕاهەکەیان ینی لە کۆمەلگایەکە تاکەکان بە پێی نەریتێکی دیاریکراوە هەرسوکەوت لەگەڵ یەکا دەکەن ئەم هەرسوکەوتە یا مەرجدارە یا شەرتیە یا لا شەرتیە یا بێمەرجە و ئەوەی بێمەرجە بەپێی ئەو بنەما عەقلیە ئەنجام دراوە کە لەناو عەقلا هەیە و ئێمە بە تەجربەوەری نابین یانی چی فرمانێکی مەرجدار و فرمانێکی بێمەرج فرمانی مەرجدار یانی ئەوەی کام فرمانە کردەیەک بە کەسێک ئەنجام دەدا ئەم کردەیە بۆ گەیشتنە بە ئامانجێک و ئەوەی لێرە گرنگە چاکی بەکارهێنانی وەسیلەکانە بۆ گەیشتن بە ئامانجەکە ئیتر ئامانجەکە گرنگ نییە کە چییە و چی نییە ینی لێرە مادام کردەکە خۆی وەسیلەیە ئامانج نییە ئەو کاتە کردەکە ڕەبتە بەچێوە بەو ئامانجەی کە کردەکەی بۆ دەکرێت ینی لێرە تۆ کارێک دەکەی بۆ شتێک نەک کارێک دەکەی کارەکەت چاکە کارێک دەکەی با بۆ شتێکیش بێ کە ئەو شتە چاکە ئەو کاتە کردەکە چییە کردەکە خۆی ئامانجەکەی لە خۆیانە کردەکە ئامانجەکەی دەکەوێتە دەرەوە ئەو کاتەم کردەیەکە کردەیەکی مەرجدارە ئیتر ئامانجەکە هەرشێک بێت جا لێرە تۆ کۆمەڵە شتێک جارێ بێتەوە ئیتر لێرە ئەو کردەی کە هەیە وەکو وەسیلە سێر دەکرێت ئەو کردەیە کاتێک چاکە کە بمان گەیەنێ بە ئامانجەکە نەک لە خۆیان چاکە ئەگەر نەیگەیاندین بە ئامانجەکەەوە چییە ئەوە چاک نییە ینی وەسیلەی گەیشتن بە ئامانجێک کە شتێکە کە ئامانجەکەی لە دەرەوە ئەو کاتە تۆ گرنگی بە وەسیلەکە دەدەی بۆ ئەوەی بگەیتە ئامانجەکە ینی لەوێەوە گرنگەوە کە دەتگەیەنێ بە ئامانجەکە ینی لە خۆیان کردەکە گرنگ نییە ئەلێرە ئەو تەسەورە دروست دەبێکە ئەلغایەت تبەڕر الوەسیلە ینی ئەگەر ئامانجەکەت باش بوو ئەوە بە هەر ڕێگایەک زوو گەیشتی تر ئامانجەکە ئەو ڕێگایە چاکە مادام ئامانجەکە چاکە ئەو کاتە چاکی وەسیلەکە لەوایە چەند وەسیلەکە فعالە بۆ گەیاندن بە ئامانجەکە چەند خێراتر دەرگەێنێ بە ئامانجەکە ئەمە چییە ئەمە هەر دەکەوێتە ناو مەوزوعی عیلەت و معلول و ئەوەی کە لە عالەمە فیزیکیەکە وەسیلەکان لێرە لەژێر حکمی ئەوەیە کە فیزیکیە بۆ ئەوەی تۆ بگەیتە فلانە ئامانج ئەو وەسایلانەی لە بەردەستان چین هەمووی وەسایلی فیزیکین لە دەرەوەی ئەمانە تۆ ناتوانانی بگەی بۆ ئامانجە کە هەیە بەڵام لە کردەی ئەخلاقیە لەبەرەوەی ئامانجەکە لە خوایەتی تۆ بەبێ پەنابردنە بەر ئەو وەسیلانە چییە تۆ کردەکە دەتوانی ئەنجام بێت ینی بۆ ئەوەی تۆ ئەم کردەیە چاک بێنێت بۆ ئەوەی ئەم کردەیە لە پێناو شتێکی چاکا بێت تۆ پێویستت بە وەسیلە نییە لەبەر ئەوە تۆ فەرەزەن پێویستت بەوە نییە بۆ ئەوەی چاک بی کردەیەکی چاک ئەنجام بی تۆ پارە و سەروەت و سامانە کتەبێ عەلاکە ئەساس لە ڕێگەی ئەمەوە چاکەکاری دەکەی ئەمە وەسیلەی چاکەکاریەکەوە و ئەم کردە لە خۆیان چییە کردەکە چاکی شتەکە دیاری دەکات ئێمە دوو شتەیە دەبێت لێکی جاکەین تەمەن ئەمە ئەرستۆ جای ناکاتەوە لە مۆزوعی ئەخلاق شتێک چاک کار دەکا یانی ئەوە ناچاکەوە ئێمە ئەم چاکە بەکار دێنین فەرزەن دەڵێن ئەو فێنەکەرەوەیە چاکە چاکە یانی چی یانی بە چاکی ئەوواکە دەگەیەنێ وەسیلەیەکی چاکە بۆ ئامانجێک ئەمە بە چاکی ئیش دەکا نەک ئیشەکە چاکە بە چاکی ئیشکردن شتێکە و چاکی ئیشێک شتێکی ترە دوشتی جیاوازە ئەمانە دەبێت لێک جاکەین لای ئەرستۆ ئەم دوانە جیا نەکراوەتەوە لەبەر ئەوە ئەخلاق کردەی ئەخلاقی لای ئەو شتێکە دەبێت ڕابین لەسەری
شتێکی تەکنیکی و فیزیکیە دەکەوێتە ناو ئەوەی کە فیزیکیە، یعنی مهارەتە. فەرەزەن کەسێکی تیرئەندازەیە تەمرینێکی باشی کردووە بە هەر لایەکە لا بکاتەوە نیشانەیەک ببینێت تیرەکەی وەشان نیشانەکە دەبێت. ئەمە نیشانە پێکێکی چاکە، بەڵام ینی ئەوە نا نیشانەکەی ئەو شتەی دەی پێکێ و ئەوەی دەیکا بەمە ئەوە چاکە. دەکریان نیشانە پێکە کەسێکی چاک بکوژێت. ئەی ئەمە تەمان بەپی کۆمەڵە یاسا کردەکە ئەنجام دەدەن کە یاساکان چین؟ یاسای تەکنیکین، ینی بە معنایەکی تر دەکرێت کەسێک باش نەبێ و تیرئەندازێکی باشیش بێت. لەبەر ئەوەی باشی لە تیرئەندازیە معنای ئەوە نییە کە کەسەکە باشە. وە لێرە ئەم کردەیە کە ئەنجامی دەدا لەبەر ئەوەی ئامانجەکەی دەکەوێتە دەرەوە، خۆی لە خۆیان ئامانج نییە. ئەم کردەیە کردەیەکی ئەخلاقی نییە، ئەم کردەیە کردەیەکی تەکنیکی و پیشەیە. لەم بارەوە نمونە زۆرە. ئەمە تەبان ئەو ناویان دەنێ فرمانەکانی لێهاتوویی، یانێ ئەو فرمانانەی کە کەسێک دەکەن بە لێهاتوو لە شتێکە. ئەڵێ لێرە ئەوەی ڕەچاو دەکرێت ئەم لێهاتوویەیە لە ئیشەکە چاک دەکات، نەک ئیشەکەی چاکە، ئیشەکە چاک دەکات. ینی کەوتت ئیشەکە چاک دەکات، ینی ئیشەکە خۆی چییە؟ ئیشەکە ئەوەیە کە دەکرێت، ئەوەیە کە فاعلەکە ئیشەکەی لەسەر دەکات. بەڵام ئیشەکە چاکە ینی لە خۆیان چاکە، ینی لە خۆی تێپەڕ نابێت، غایەتەکەی لە خۆیان، ئامانجەکەی لە خۆیان هەڵگرتووە. بۆ نمونە دەرمانسازێکمان هەیە، ئەم دەرمانسازە لێ هاتووە لە دروستکردنی دەرمانە دەتوانێت بەو ڕادە پێویستە دەرمانێکت بۆ دروستکە کە نەخۆشێک لە نەخۆشیەکەی ڕزگاردا. بەڵام هەر دەرمانسازە دەشتوانێت چی بکە؟ ژەهرێکت بۆ دروستکە کە کەسێک بکوژێت. وە توانای ئەمانە، چاکی ئەمانە لە ڕووی ئیشەکەیانەوە، ینی ئەگەر کەسێک ژەهرەکە دروستکە یا دەرمانەکە دروستکە، چاکیەکان وەکو یەک وایە، ینی هەردووکیان وەکو یەک چاک شتەکە دروست دەکەن. ئیتر ئەمە ژەهر بێ یا دەرمان بێ، هەردووکیان دوو کەسی دەرمانسازی کیمیایی باشن. ئەم باشیە لێرە ڕەبتی بە فرمانی، یانە ئەو فرمانانەی کەوا لە کەسێک دەکەن لەو شتا بارع و باش بێ و ئەو یاسایانەی کە ئیشی پێ دەکات بۆ ئەوەی کە ئیشەکەی چاک بێ، ئەو یاسایانە یاسای ئەخلاقی نین و دایمەش یاسای مەرجدارن. بۆچی مەرجدارن؟ چونکە ئەم زارەیە دروستی دەکات بۆ کوشتنی شتێکە، ئەم دەرمانەیە دروستی دەکات ڕەبتە بە شتێکی تر، وامە بە عیلەت و معلولیش دەکات. ئەم دەرمانە عیلەتی چاکبوونەوەی دەردەکەیە، ینی بە پێی عیلەت و معلول دەڕوا بەڕێوە. ئەی کەواتە بۆی ینی کەواتە کردەیەکی وابەستە و مەرجدارە. بەڵام کردەی ئەخلاقی کردەیەکی ناوابەستەیە و مەرجدار نیە. تەنانەت ئەو دەستە جۆر لە هێن جا دەکاتەوە، ینی یەکێکیان پێی دەڵێ تعلیماتی هونەری تەکنیکی، جۆرێکی تر لە تعلیماتەیە کە تعلیماتی عملی پێ دەڵێ. ئەم تعلیماتانە بزانین چیە. ئەمە تەبەن ئەم تعلیماتانە و ئەو ڕێنمایی و یاسایانی کە تۆ دەگریتە بەربەوەی ئەو وەرس و کەوتت لێ دەرکەوێت لە کەسە تەکنیکیەکە بینیمان، فەرەزەن لە تیرئەندازەکە بینیمان، دەبێ بەپێی کۆمەڵە یاسا ئەم تیرئەندازیە دەکات. یعنی ئەم تیرەی کە ئەو دەیوەشێنێ محکومە بە کۆمەڵە یاسا، هەرسوکەوتی ئەو کەسە محکومە بە کۆمەڵە یاسا و خۆی ڕاهێناوە لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایانە. لەبەرەوە لە هەر شوێنێکەوە هەدەفەکە ببینێ دەتوانێت ئەو کاسانە بە پێی ئەو یاسایانە بگرێ و تیرەکە بەو سورعەتە بۆ شوێنەکە بدا لە شتەکە. بەڵام ئەمە تیرئەندازێکی چاکە، بەڵام ئەمە کردەیەکی ئەخلاقی نییە، کردەیەکی تەکنیکی و پیشەیە. جۆرێکی تر لە ئامانجەیە، ئێمە دەڵێن بۆ چاکەی گشتی کارێکی چاک دەکەین.
طبعا چاکە گشتی ئەو کاتە هەدەفی کردەکە چیە؟ گشتە، یعنی ئەو کاتە ئامانجی کردەکە دەکەوێتە دەرەوەی خۆ. ئەو ڕێنماییانەش کە تۆ وا لێ دەکا بۆ چاکەی گشتی ئەم شتە بکەی، ئەمەش هەر کردەکە کردەیەکی ئەخلاقی نییە. بۆچی؟ چونکە کردەکە لە خۆیە چاک نییە. ئەمە ڕێگەت پێ دەدا تۆ شتانێگەیە خراپیش بێ بیکەی بۆ مەسلحەتی گشتی. عادەتەن کە دەڵێن مەسلحەتی گشتی حتمەن مەسلحەتێکی گروپێک لە گروپەکان دەبێتەوە، مەسلحەتی کۆمەلگاکەی خۆت دەبێتەوە، بەڵام ئەمەی کە تۆ دەیکەی لەوانەیە لە دژی کۆمەلگاکەی کۆمەلگایەکی تر بێت. لەبەرەوە لێرە مەفهومی مەسلحەتی گشتیش کە ئەوە ئاراستت کا بۆ ئەوەی ئەم کردەیە بکەی، ئەمەش نابێتە چی؟ کردەکە ناکاتە کردەیەکی ئەخلاقی، چونکە کردەکە کردەیەکی وابەستە و مەرجدارە، کردەیەکی ڕەهانی. کەواتە تاکە کردەیە کە ڕەهایە ئەو کردەیە دەتوانێت کردەیەکی ئەخلاقی بێت. ئەو کردەیەش بەپێی ئەو یاسایانە کار دەکات کە ئیرادە لە عەقڵ وەریان دەگرێت، ئەو فەرمانانە، و ئەو فەرمانانە فەرمانی ئەخلاقی کە کردەیەک لە کەسەکە دەخەنەوە کە ئامانجی کردەکە لە دەرەوەی خۆیانێن، یعنی کردەکە لە خۆیان چاکە، نەک لەبەر ئەوەی وەسیلەیە بۆ شتێکی ترکە چاکە، ئەمیش چاکە، و ئەم کردەیە لە خۆیان چاکە. ئەگەر ئەم کردەیە نەشت گەیەنێ بە هیچ ئامانجی هەر چاکە. بۆ نمونە ڕازگۆیی، ئەگەر لە شوێنە کات تۆ ڕازگۆ بیتیا دەچی، یعنی ئامانجەکە خراپە. ئەگەر وایە لەبەرەوە ئەم کردەیە لە خۆیان چاکە و ئەتیبار بۆ ئامانجە دانانی چاکیەکەی لە خۆیەتی. لە شوێنێکی ترا ئەگەر ڕازگۆ بی حەسەباینەکە ئەمە ئەنجامەکەی باشە، ئەم باشیە شەر ڕەبتی بە کردەکەوە، یعنی کولەن ئەم کردەیە پشراوە لە چی؟ لە هەر ئامانجێکی دەرەی، لە خۆیان پشراوە لە هەر ئامانجێکی دەرەکی کە لە دەرەوەی. بەڵام کاتێک تۆ ئەم کردەیە دەکەیت حەسەبە ئەو فەرمانە ئەخلاقی کە لە ناوتا هەیە، ئیتر ئەوەی چاکە لێی دەکەوێتەوە بۆ کەسانێکی تر کە دەڵێن چاکەیانی لە مەسلحەتی کەسانێکی تر دەکەوێتەوە، ئێمە وا سێری دەکەین، چونکە یەکسەر ئالێرا دێتە ناو بنەمای سەبەبیەتەوە. ئەمە بووەتە سەبەبی ئەوەی شتێکی چاک ڕوو بدا بۆ کەسانێکی دیاریکراوە، یعنی لە مەسلحەتی کەسانێکی دیاریکراوە ئەم کردەیە بکەوێت. و ئێمە دەزانین زۆر شتەیە ڕوو دەدا و بۆ ئەوە ڕوو نادا لایە قازانج بکە، بەڵام شتەکان ڕوو دەدەم سێر دەکەی لایە قازانج دەکا و لایە زەرەر دەکا. و ئەم شتەش بۆ ئەوە نەکراوە، جاری وایە شتەکە دەکرێت لەلایەن تەرەفێکەوە دەکرێت کە دوژمنێکی لە شوێنەکە هەیە، دوژمنەکە قازانجی لێ دەکات، تەنانەت خۆی قازانجی لێ ناکات. یعنی لێرە ئەوەی کە دەکرێت کاتێک کە بەوە ناپێورێت، چاکیەکەی بەوە تەحدید ناکرێتکە ئەوەی لێی دەکەوێتەوە دەبێتە سەبەب بۆ چ شتێک. ئەگەر ئەو شتە چاک بووکەواتە ئەمیش چاکە. لەبەرەوە ئەمە بەپێ عیلەت و معلول ئێمە ناتوانین تەحدیدی بکەین، چونکە لە عیلەت و معلولە تۆ عیلەتەکە زانی، معلولەکەش دەزانی، بەڵام لەمە ئەمە ببێتە عیلەت بۆ هەر شتێک تۆ نایزانی، کەواتە ڕەبتی عیلەت و معلول نییە لەم بینە، و ئەمە ڕەبتی نییە لەگەڵ معلولەکە. طبعا لێرە زۆر لە قەزیەیە لە منطقە و لە عەلمیشە، قەزیەی تەحلیلی و قەزیەی تەرکیبی. قەزیەی تەحلیلی ئەوەیە کە یعنی لە کاتی بیرکردنەوە و تەسەورکردنی توخمەکانی ناو ئەو قەزیە، یعنی شتێکی زیادە ناچێتە سەری، هەر لە ناو خۆیان توخمەکان هەن، تۆ پێویستت بەوە نییە شتێکی تر بخێتە پاڵ. عیلەت و معلول وایە، یعنی عیلەت و معلول تۆ عیلەتەکە زانی، یەکسەر معلولەکەش لەگەڵ یا ڕەبتە دەزانی، پێویستت بە بۆ زانینی شتێکی تر پێویستت بە مینەی نییە، یعنی لە یەکێکیانەوە ئەوی تریش ڕەبتە پێوەی، ئەمە تەحلیلیە. بەڵام قەزیەی تەرکیبی تۆ شتێک دەزانی و بە ئیزافەی ئەم شتە شتێکی تر هەیە، وەکو ئیزافەیەک
ڕەبت دەبێ بەمزانینەوە هەر لەبەرەوەیە ئەم قەزیە فرمانی ئەخلاقی فرمانێکی چییە؟ فرمانێکی تەلیفیە تەحلیلی نیە ئەوەی عیلەت و معلولە تەحلیلیە چونکە سەبەب و هینەکە نەتیجەکە ڕەبتە بەیەکەوە یعنی تۆ فەرەزان برسیتە نان خۆی تر دەزانی کە نان خواردن عیلەتی تێربوونە یەکسەر تۆ لە نان خواردنەکەەوە دەزانی کە تێر دەبی یعنی ئەم دوانە لە ناو یەکان ڕەبن بەیەکەوە بەڵام ئەم کردە ئەخلاقیە کە ئەنجام دەدێ ئەم کردە ئەخلاقیە ڕەبت نییە بە نەتیجەیەکەوە کە تۆ لە ڕێگەی ئەمە وەک عیلەتێک دەیزانی لەبەر ئەوە نەتیجەکە لێرە لە دەرەوە نییە لە ناو کردەکە خۆیدایە لێرەوە کردەی ئەخلاقی سازە بۆ ئەوەی کردەیەک ئاوا بێ ئیلانا دەبێت فرمانەکان لەکوێ وەرگیرن لە عەقڵ وەرگیرن و بە تەجربە لە دەرەوە ئێمە ناتوانین بگەین بەو فرمانە و ناتوانین بگەین بەو یاسایانی کە تەنانەت کردەکەی پیانجام دەدەین لەبەرەوە ئەم یاسا ئەخلاقیانە تاکە کەسی ئەخلاقی لە دەرەوە وەرناگیرن و نەریتێک نییە من لە دەرەوە فێری بم و دواتر جێبەجێکەم و لەبەر ئەوەش پەیوەندی نێوان تاکە ئەخلاقیەکان پەیوەندیەک نییە کە شتێک لە دەرەوەی خۆیان دروستی کردبێت فەرزان ئێستا لە ناو کۆمەلگای نەریتە پەیوەندەکە دایمە چی دروستی کردووە پەیوەندەکە لە ناو خۆیان نییە پەیوەندەکە دەرەوە دروستی دەکات بۆ نمونە ئەمەی کە ها دەگوازێتەوە ئێستا کەسێک دابنێ لە ئەوروپای بەڵام لە خێزانێک لەدایک بۆ زمانەکەیان کوردیە و لە ناو خێزانەکە کوردەکە فێر بوو ئەو لەکوێ کوردەکە ئەو کوردە فێر بوو ئەو نظامە چۆتە ناو مێشکی نظامە زمانیە تاواکو بەو شکڵت قسە بکا کە ئێمە قسەی پێ دەکەین بەپێ ئەو یاسایانە قسە بکا کە ئێمە قسەی پێ دەکەین لە ناو خۆیان ناوێت ئێمە ئەمە لە خۆیان نەیەناوە لەکوێ وەریگرتووە لە دەرەوەیەکەوە وەریگرتووە ئەو دەرەوەیە ئەم یاسا و ڕێسایی خستوەتە ناو مێشکی بەپێی ئەوە ئەڵسوکەوتێکی زمانی دەکات ئەویان ئەڵسوکەوتێکی کردەیە لە مەوزوع ئەخلاقیەکە ئەمیان ئەڵسوکەوتێکی زمانیە دەرەوەیەکەیە ئەم یاسایانە دەباتە ناو هەر تاکێک لەو تاکانە ئەم تاکانە لە هەر شوێنێکی دنیا بن ئەگەر بە یەک بگەن دەتوانن چی بکەن لە یەکتریتێ بگەن بۆچی چونکە هەردووکیان هەمان یاسا پەیڕەو دەکەن لە ناوخۆیان بەڵام ئەم یاسا لەکوێوە هاتووە ئەم یاسا لە دەرەوە هاتووە بەڵام تاکە کەسی ئەخلاقی ئەم یاسایە لە ناوە وەردەگرێت ئەی باشە ئەگەر لە ناوە وەری دەگرێت ئەی تاکەکان پێکەوە چۆن یەک سیستەمیان هەیە بۆ پەیوەندیەکانی ئێمە وتمان لە دەرەوە هەورامی فێری کۆمەڵە منداڵ دەکەین ئەم منداڵانە بیان خەینە هەر شوێنە و دووریان خەینەوە دواتر هەر یەک ببینن لە هەر شوێن لە چەند شوێنێکی جیاواز فێریان کەین ئەم منداڵانە قەت یەکتریان نەبینی بێ دوای ئەوە یەکتر دەبینن دەتوانن چی بکەن یەکتر تێبگەن چونکە بامانی یاسا کە خراوەتە مێشکیان هەڵسوکەوتێکی زمانی دەنجام دەدەن بەڵام ئەمە لە دەرەوە خراوەتە مێشکیان بۆ نمونە نەریت و عادەت و تەقالیدە عادەت و تەقالیدە کە ئێمە دەیخەینە کۆمەلگایەک خێڵێک دەیخاتە ناو تاکەکانی ئەگەر ئەم خێڵە فەرزەن بوو بێ بە دوو بەش ئەم خێڵە لە پارچەیەکی لە فلانە وڵات بێ و پارچەیەکی لە فلانە وڵات بێ بەڵام نەریتەکە ئەمان نەریت بێ ئەو کاتە ئەو تاکە کەسە کاتێ دێ بۆ ناو ئەم خێڵەکەی تر هەموو هەڵسوکەوتەکانیان چی دەکات تێدەکات دەتوانێت حەسەبە نظامی ئەو خێڵە هەڵسوکەوت بکە و هیچ لێک دژێت دروست نبێت ئەمە سەبەبەکەی چیە لەبەر ئەوەی ئەو یاسایانەی لە دەرەوە وەرگرتووە بەڵام تاکە کەسی ئەخلاقی ئەم یاسایانە لە دەرەوە وەرناگرێت لە ناو خۆیە ئەم یاسایانە وەردەگرێت کە لە ناو خۆشییا وەریگرت ئەو کاتە دەبێ و پرسیارە بکەین باشە ئەوە زانیمان ئەمانە هەمویان لە دەرەوە هەمان شتیان وەرگرتووە بۆیە دەتوانن لەگەڵ یەکا مامەڵە بکەن ئەی تاکە کەسە ئەخلاقیەکان لە ناو کۆمەلگایەکی ئەخلاقیە ئەگەر هەریەکەیان لە خۆی یاساکان وەردەگرێت ئایا ئەم یاسایانە جیاوازن ئەگەر جیاواز من حتمما ناتوانن پێکەوە هەڵسوکەوت بکەن و ئەگەر بێت و ئەم یاسایانە هەمان یاسانە بن ئەوە ئیمکانی ئەوە نییە کە پەیوەندی لە نێوان تاکە ئەخلاقیەکانە بێتە ئاراوە و لەبارەی ئەمەوە کە ئەم پەیوەندیە کە لە بینی تاکە ئەخلاقیەکانە هەیە لە کۆمەلگای ئەخلاقیە کە و کۆمەلگایە وتمان دواتر دەبێتە کۆمەلگایەکی نەتەوەیی ئەوە لە وانەکانی داهاتوە باسی دەکەیت
ئێستا ئەوەندەی گرنگە ئەوەیە کە ئێمە دەزانین تاکی ئەخلاقی هەمان مۆنادەیە کە لایبنیتس باسی دەکا و ئەوەش کەوای لێ دەکا بڵێن هەمان مۆنادەیە ئەوەیە کە قانونەکەی و ئەو قانون و ڕێسایی کە بۆڵس و کەوتی هەیە لە ناو دەرەوەیە بۆ تاکە کەسی ئەخلاقیش بامان شێوەی مۆنادەکە نە دەواازەیەکی هەیە بۆ شتێکی لێ دەربێنین نە لێ دەربێنین و بخێنە ناو شتێکی تر وەکو چۆن نەریتا دەرەکیەکان ئێمە دەتوانین بخێنە ناو هەر کەسێک یا هەر مهارەتێکی تر پیشەیەکی تر دەتوانین لە ڕێگەی تعلیمات و ڕاهێنانەوە لە ناو کەسەکان بیچێنین و ئەم قوانین و سیستەمە نە دەردەهێندێ بۆەوەی لە ناو کەسێکا بچێندێت نە لە کەسێ دەرەوەش دێت لە ناویا دەچێندێت لەبەرەوە ئەوە بە شکڵێکی سروشتی لە ناو هەر تاکێکا هەیە بەڵامی تر دەبێت دواتر لەوە بکۆڵینەوە ئایا ئەم قانونانە و ئەو سیستەمەی کە ئەم یاسایانەی تایە بۆ ئەرس و کەوتی ئەخلاقی تاکەکان چۆن پەیوەندی دەتوانێت ساسکا لە بینی تاکەکان